ئێوارتان باش بینرانی بەڕێز دۆخی ڕۆژاوای کوردستان لە سووریا ئێستا هەمووان چاویان لەسەرەتی هەمومان باواتەوەین کە ژیانێکی ئارامتر کەمترین قوربانی و هەروەها ئایندەیەکی ڕووناکترمان بۆ ڕوون بێتەوە. چاومان لەوەیە کە ڕۆڵەکانی کورد لە سووریا چیتر نەبنە قوربانی، چیتر دایکەکان جەرسوتاو نەبن، چیتر منداڵەکان بێباوک نەکەون. ئێستا ڕۆژاوای کوردستان گرمترین بابەتی سەرمێزی زۆربەی وڵاتانی دنیاە. لەگەڵەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان، خەڵکی باشووری کوردستان ڕۆژانە خۆپیشاندانی ملیۆنی بۆ پشتیوانی ڕۆژاوای کوردستان سازەکەن. دەیان کامپەینی گەورە خۆراک و پێداویستی پزیشکی و پارە و کەلوپەلی گەرمکەرەوە دەگەین ماڵەکان. کورتسات لەو کامپەینە گەورانەیە پشتی شێری بەرکەوتووە و ئێستاش وا لەسەر شاشەکەش دەبینن کامپەینەکە بەردەوامە. ئێمە لە ئەودی و سنوور دەمانەوێت شرۆڤێکی ورتر بۆ دۆخی ئێستا ڕۆژاوای کوردستان بکەین. دیارە گۆڕانکاریەکان زۆر خێران و ئەمەش وای خواستووە کە پێویستیەکی هەنووکەیی بێت بۆەوەی کە بتوانین باشتر لە ئێستای ڕۆژاوای کوردستان بگەین. گفتوگۆکانی دەرەوەی سنوور لە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا، لە کۆنگرێس، لە پەرلەمانی ئەوروپا و هەروەها وڵاتانی ناوچەکەش چۆن سەیری ڕۆژاوای کوردستانەکەن. تازەترین ئەپدەیت کە هەواڵەکان چرکە بە چرکە لە کورتسات نیوزەوە بۆ ئێوە گوازنەوە حتمەن ڕوونە لاتان کە ئێستا لەگەڵەوەی کە ئاگربەستێکی نیمچە فراوان سەرتاسەری وڵاتی گرتووەتەوە و تا ڕادەیەک جۆرێک لە ئارامی هەیە، بەڵام لەگەڵەوەشا پەلامەردان بەردەوامن، هێرشەکان بەردەوامن، جنۆسایدی گەلی کورد لە سووریا لە ڕۆژاوای کوردستان بەردەوامە. لە مزگەوتەکانی قامیشلۆ دەیان خێزان ئاوارەن ئێستا. هەر مزگەوتێکەگری سەدان ماڵی تێدایە لەو کەشە سەردە، لەو دۆخەنا لەبارە ئێستا ژیانیان لەو پەڕی قورسی و مەترسیدایە. شرۆڤێ ئەمڕۆمان لەگەڵ دوو میوانی بەڕێز لە ئەمریکا و لە هیندستانەوە پشتیوانان و پاڵپشتانی کوردانی ڕۆژئاوا گفتوگۆ لەسەر ئێستای دۆخی ڕۆژاوای کوردستانەکەین. بەڕێز نادینا لە ئەمریکاوە لەگەڵمانە بێت. بەڕێز نادینا گەر گوێت لە منە ئێوارە باش پێم باشە لەوە دەست پێ بکەین کە سەرنجی بەڕێزتان لەسەر دواترین گۆڕانکاریەکان کە لە ڕۆژاوای کوردستان هاتوون تا ئاراوە لە سووریا و کۆبوونەوە و گفتوگۆکانی نێوان بەرپرسانی سووریا لەگەڵ بەڕێز مەزلوم عەبدی کە لە 48 کاتژمەی ڕابردووە بەڕێوە چوو. فەرموون. ئێمە لێوە تێدەگەین کە حکوومەتی سووریا بڕیارێکی دەرکردووە کە ئامادەن ئاگر بەس ڕابگەێنن و چاوەڕێیە ئەوەن کە جەنەرال مەزلوم عەبدی پەسەندی بکە و ئەزانین کە لە ئێسادا دانوستان لە ئارادایە. شتی سەرەکی بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەیە کە ئاسایش و ئارامی بەرقەرار بێت و نابێ هێزەکانی حکوومەت بچنە ئەو شێرە ئەو شار و ناوچانەوەی کە لە ژێرە دەست و دەسەڵاتی کەمینە نەتەوەیەکانی وەک کوردن، هەروەها بە هەمان شێوە لەگەڵ کەمینە ئاینیەکاندا بۆی کە ژیانە پارێزەوە بنە. لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەلایەن خۆی فشار لە حکوومەتی ئەمریکا دەکات بۆ گەشتن بەڕێکەوتنی لە نێوان باکوور ڕۆژهەڵاتی سووریا و ئەوەش بردنەوەیەکە بۆ هەموو سووریا، بەڵام ئەنجامدانی گەیشتن بە ئاشتی یاخود ڕوبڕبوونی مەترسیەکان بە زەبری هێت ڕاستی داوە هەنگاوێک نییە، کارێک نییە کە بتوانین لە ڕێگەی ئاشتی بەدی بێنیت. زۆر باشە. بەڕێز نادینا خۆ دەزانی جۆرێک لە بێمتمانەی هەیە ئێستا لە نێوان کورد و لەگەڵ سەرانی حکوومەتی سووریا. بێمتمانەکەش لەوە دروست بووە کە ئەوان هێشتاش بەشێکن لە سیستەمێکی تونڕە و کە لە ڕابردووە هەبووە و شەڕێکی 14 ساڵیان لە کووردا هەبووە و بەشێک لەو چەکدارانەی کە لە ڕێکخراوە تیرۆریستەکان بوون دواتر ئێستا لە ناو حکوومەتی سووریا پۆستیان هەیە. ئەم بێمتمانەیە توانای ئەوەی هەیە کە جارێکی تر تێگەشتنێک لە نێوان کورد و حکوومەتی دیمەشق بێنتە ئاراوە؟
پێم وا بێتە ڕەنگە شێوازێک کە بێ بۆ کارکردن بۆ گەشتن بە ڕێککەوتن بەڵام تەنیا ڕێگە چارە ئەوەیە کە حکوومەتێکی خۆجێی بمێنێتەوە لە نەوچانە چونکە خۆتمان هێزە ئەمنیەکانی حکوومەتی سووریا توندوتیژی زۆریان ئەنجام دەدا لە باکوور و ڕۆژەڵاتی سووریە و بینیمان چیان کرد بەرامبەر بە شەڕبانە کوردەکانی هەسەدە و کەسوکاریانە ئەم جۆرەشتانە کە لە میدیا بڵاو دەبێتوانێ و بڵاو دەبێتەوە بە دڵنیایی وا دەکات کە نەکرێت ئاشتی و ئارامی بەدی بێت بۆ ئەو کەمینانە بۆیە لە ئێستادا پێویستمان بەوەیە کە هەمومان پێکەوە کار بکەین خواگەر بێت و بگەنە ڕێککەوتنێک ئەوە ئەو کات دەکرێت ژیانی خەڵکی پارێزراو بێت و دەکرێت هەنگاو بەرە پێشەوە بنێرد بۆ ئەوەی کە وڵاتێکی سەقامگیر و ئارام بنیان بدرێت بەڵام کارکردن بەشیە و هاتنە پێشەوەی هێزە ئەمنیەکان چوونە ناو شار و گوندەکان بەشێت لە ڕاستی داوا مای کارە ساردە. بڵێ ئەگەر باسێک لە دۆخی نێودەوڵەتی بکەین دەرباری سووریا ئێمە وڵاتانی نێودەوڵەتی بە تایبەت ئەمریکا جەنابەت دەزانی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە هاوپەیمانی دژ بە داعش پشتیوانی سەرەکی کورد بووە لە ڕۆژئاوای کوردستان لە سووریا بۆ ڕوبەڕووبوونەوەی تێرۆریستانی داعش و پشتیوانیەکە هەم سەربازی بووە هەم مادی بووە و هەم تا ڕادێکی زۆر زەمانەتێکی نێودەوڵەتی بووە بەڵام ئێستا کە ئەم دۆخات و تا ئاراوە ئەمریکا و وڵاتانی هاوپەیمان ڕوبەڕووی ڕخنابنەوە سەرنجی بەڕێز لەسەر ئەو جۆرە مامەڵەکردنەی ئەمریکا و دۆناڵد ترامپ لەگەڵ کوردەکانی سووریا چۆنە؟ ئومێدیە کە تۆم باراک بەو شێوەیە هەڵوەستێکی ئاوە وەربگرێت بەرامبەر بە حەسەدە و ئیداری خۆجێی لە باکووری خۆرهەڵاتی سووریا باوەڕ بەوە ناکەم کە ئەوە شتە لە بەرژەوەندی وڵاتێکی تۆکانی ئەمریکادا پێم وا بێت کار دەکەن بە جارێک کە لە کۆتاییدا کە ئاشتی و ئارامی لە ناوچەکە بەدی بێت بۆ ئەوەی کەژیانە نەکوێتە مەترسیەوە. زۆر باشە بەتەنیشتی هەڵوێستی تۆم باراک و تا ڕادێکی داری ترەمپەوە هەندێک لە کۆنگرسمانەکان بە تایبەت بەڕێز گراهام جۆرێک لە پشتیوانی دەوڵەتیان خەریکی کۆکردنەوەی پشتیوانی دەوڵەتین بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان بۆ پاراستنی کورد چکە هەمووی ئەزانن کە بە نەمانی یا لاوازبوونی هێزەکانی سووریا دموکراتیک لە سووریا بە دڵنیاییەوە داعش بەهێزە بێتەوە تیرۆریستانی داعش پەلاماری سووریا و عێراق دەنەوە جارێکی تر وە ڕەنگە بربەستی سەرەکی و هێزی سەرەکی بۆ بەرەنگاری تەنها کورد بێت لەوێ ینی ئەم درکپێکردنە لای بەڕێزگراهام و هەندێک لە کۆنگرسمانەکانیش ئەوە هەیە مەش درکی پێکەین بەڵام بەڕاستی ئایا ئەمریکاوە نازانێت کە لە حاڵەتی گەشە سندنەوەی جارێکی تری تیرۆریستانی داعشە ناوچەکە ڕوبەڕووی مەترسی زۆر گەورە بێتەوە؟ لە ئێستادا بەهۆی ئەو پشێوی کە بڵاو بتوانێت داعش دەرکەوتێتەوە لە ئێستادا دەرکەوتۆتەوە سەری هەڵداوە بەهۆی ئەو قەیرانەوەی کە لە ئێستا لە ئارادا لە باکووری خۆرهەڵاتی سووریا ژمارەیەک لە کۆنگرسمانەکان زۆر بەباشی دەرک بەوە دەکەون بە دەنگی بەرز قسە دەکەن و نیگەرانن لە دەرکەوتنەوەی دووبارە ساڵدانەوەی داعش دوای لەنەوەبردننی خەلافەتەکەن و ئێستاش ڕێگا بە حکوومەتی ڕێگاش دەدەن کە حکوومەتیرە بە شێوەیە پێشەلکاری ئەنجام بدات و داعشەکان جلی سەربازیان لەبەر کردووە کە بەداخەوە یەکێک لە سەربازەکانی یاکچەکدارەکانی داعش کە لە نۆسپای سووریادا پێشماوەیە وەرگێڕێک و ژمارەیەک بەرپرسی سەربازی ئەمریکای و گۆشت ئەوەشە بەتە کەشێک بۆ هەموو ناوچەکێتە ئەوەش ئەو هەیەکەوە دەکات کە پێویستە ئەم ئیدارە دووبارە بیر بکەنەوە کە چیان کردەوە لەم هەفتانی ڕابردوودا دەبێت ڕێگەیەکە بێت کەوا بکات سووریا بەهێزتر بێت و وەوا بکات باکووری خۆرهەڵات سووریا ئارام و سەقامگیر بێت و دڵنیامە هەمووشیان کار دەکەن بۆی کە داعش لەناوبەرن لەو ناوی ئەوەش دەبێت هۆی کە بەرژەوەندەکان ئەمریکا پارێزراو بێت. زۆر باشە سەرنجڕ لەسەر ڕووماڵی میدیایی چۆنە ئێستا میدیای نێودەوڵەتیەکان تقریبان تا ڕادێک دابەش بوون بەسەر پشتیوانی بۆ بەدەستهێنانی پشتیوانی ئەمریکا و هەڵپەیمانی دەوڵەتی دژ بە داعش بۆ کورد لە سووریا و هەندێکیشیان پێیان وایە کە ئەمەیتر
بۆ تەبابەتێکی ناوخۆی وڵاتی سووریا و پێویست ناکات کە ئەمریکا تەدەخلی بتیا بکات. سەرنج لەسەر ڕووماڵی میدیایی چۆنە لەسەر ئەو کەڤەرەی کە میدیاکانێکن؟ دیارە کە تورکیا پارێکی زۆری تەخشان و پەخشان کردبووە کە ئەو جۆرە زانیارە هەڵانە سەبارە بۆ ململانی ناو سووریا بڵاو بێتەوە، بۆیە تەماشا دەکەیت هەندێک لە میدیاکان زانیاریەکان و بڵاو دەکەنەوە سەبارەت بە ئەو گروپانە. میدیای سووریا زۆر شتی بڵاو کردەوانێ و ڕووماڵی زۆرێک لە بابەتەکانی کرد و پێویستە بزانن کە چی دەکەن بۆ ئەوەی کە بتوانن ئارام سەقامگیری بکەن و ڕۆژدەبەسی بەرەو پێش بچین. پێویستە ڕووماڵی زیاتر بکەین، بەڵام پێویستە بوریا کار بکەین و تێ بگەین لەوەی ئەو کارکتەرە خراپانەیەکیان کە دەیانەوێت دۆخەکانە ئارام بێت و ئاڵۆستەر بێتێ بەتایبەتی ناوچەکانی بە کوڕۆژەڵاتی سووریا و دەبێ کار بکەین بۆ ئەوەی کە پێویستە وێت لە تۆنامەدەبی کە بێت کە ئەوانە دڵنیا بن کە پشتیوانی ئەمریکا بەدەستێن، بۆیە پێویستە لە نزیکەوە چاودێریان بکەین. زۆر باشە. ئەچمە نێودلهی لای بەڕێز ئانوڕەزا جانگرا توێژەر لە زانکۆی جەوایلال نەهرۆ. بەڕێز ئانوڕەزا ئێوارە باش سەرنجێکت ئەگەر هەبێت بە کۆی گشتی دەربارەی دەستای سووریا و ئەو پێشلکاریانەی کە بەرامبەر بە کورد لە ڕۆژاوای کوردستان لە سووریا دەکرێت. سپاستان دەکەم. لە ئێستادا میلەتی کورد ڕوبەڕووی بارودۆخین دژوار بوونەتەوە دوای ئەوەی کە بۆ ماوەیەکی زۆر کە حکمی خۆیان کرد و ڕوبەڕووی ئاستانگێکی زۆر بوونەتەوە بۆ ئەوەی کە ئەو کارە بکەن وە سەبارەت بە مافەکانی مرۆڤ و پێشێلکارانی ڕوبەڕوویان دەبێتەوە بە دۆخێکی دژوار و ئاڵۆزاتۆ تەکارە بۆ هۆی ئەو ئۆپەراسیۆنە سەربازیانەی کە ئەنجام دەدرێت و ئەو هەڵمەتەی کە لەلایەن حکوومەتی سووریاوە بەرپا کراوە دژی کورد بەتایبەتی ئەم ئاگربەستەی کە لە دوایە ڕوویدا و دوای ئەوەی کە گەمار و خەسە شاری کۆبانی ئەو شارەی کە پێشتر ڕوبەڕووی داعش بوو ئەمەش ئاستەنگێکی گەورەیە و بارودۆخی و مرۆی لەو شارە زۆر خراپە کە کێشەی ئاو کارەبا و پێداویستی سەرەکیەکانی ژانیان هەیە کە دەبێت بۆیان دابین بکرێت. لەبەرەوە ئێستا دۆخەکە بەم شێوەیە لە ئێستادا. زۆر باشە. هەڵوێستی ئەمریکا و پشتیوانی و دەوڵەتی لە ڕابردووە ئەوان پێیان وا بوو کەەوە تەنیا کووردە چەکدارەکانی کوردن کە دەتوان ڕوبەڕووی تیرۆسانی داعش بنەوە، بەڵام ئێمە لە دوو هەفتەی ڕابردووە بینیومان کە جۆرەکان کەم تەرخەمی لەلایەن ئەمریکا و هاوپەیمانی دژ بە داعش و بەرامبەر بە کورد هەیە و ئەوەش وای کرد کە تا ڕادەیەک سوپای سووریا بتوانێت بگەڕێتەوە و بە شێوازێکی تا ڕادێکی زۆر نامرۆڤانە مامەڵ لەگەڵ کورد لە ڕۆژاوای کوردستان بکات. هەڵوێستی ئەمریکا چۆنە بینی لە ئێستاە بە شێوازی گشتی هاوپەیمانی دژ بە داعش؟ گەورەترین هەڕەشەیە کە ئێستا ڕوبەڕووی گەلی کورد دەبێتەوە ئەوەیە کە ئەوان کە ئەوان لە پێشتر هاوکاری هاوپەیمانی نەدەوڵەتیان کرد بۆ ئەوەی کە ڕوبەڕووی داعش بنەوەنە، بەڵام ئێستادا ئەوان هاوکاری ئەمان ناکەن. بۆیە حکوومەتی سووریا لە ئێستا دەیەوێت کە ئەوان لە ناوچەکەدا تێکەڵی دەستگا ئەمنیەکان و هێزەکانی سوپای سووریا ببنەوە. ئەوەش خاڵێکی ئێجگار گرنگە وە سەبارەت بە حکوومەتی سووریا لە ئێستادا پێمان وابێت کە سەرکردەکان یاخۆ سەرکەکان چوو بۆ سووری بۆ ئەمریکا و لەگەڵ بەڕێز ترەمپدا ڕێکەوت بۆی کە پشتیوانی لە حکوومەتی سووریا بکەوێت بۆ ئەوەی کە ببنە بەشێک لە هاوپەیمانی دەوڵەتی بۆی کە دشی داعش بجەنگن و ئەوە شوای کردووە کە حکوومەتی سووریا بێتە هاو بەشێک لە سووریادا لەگەڵ ئەمریکا بووی کە لە دشی داعش کار بکاتەوە جۆرێک لە بەجێک جۆرەکان هاوکێشەکەی هەڵگێڕاوەتەوە. زۆر باشە. بەڕێز نادینا دێم و لای بەڕێزت هەڵوێستی تورکیا باس لەوە کرێت کە بەشێک لە چەکدارەکانی سوپای سووریا کە ئێستا دژ بە کورد لە شەڕ دەکەن ئەوانن کە
ناچنە ژێرباری دەسەڵاتی ئەحمەدە شەرع و حکوومەتی سووریاوە بە پێچەوانەوە فەرمان لە وڵاتانی دەروبەر بە تایبەت لە تورکیا وەرەگرن و ئەمەش جۆرە لە جۆرەکان دژمنایەتی بۆ هەردوو نەتەوەکە دروستەکان لە ناوچەکەیە. سەرنجت لەسەر ڕۆڵی تورکیا لە ڕابردووە تا ئێستا چییە لەسەر ئەم بارودۆخێکە ئێستا هەیە؟ ئەم پرسیارە بۆ کامیان بوو بەڕێزان؟ بەڕێز نادینە. زۆر سپاستان دەکەم. ئەوە پرسێکی پڕ لە کێشەیە کە میلیشیاکانی سەر بە سوپای سووریا لەلایەن تورکیا پشتیوانی دەکرێت و ژمارەیەکی زۆر لەو گرۆپانە لە لیستی سزاکانی ئەمریکا و بەریتانیا و ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤداوە ببوو کە تاوانی گەوران ئەنجامدا بەرامبەر کەمینەتەوەکان و بەرگرتنی فەرمانەکانی لە تورکیاوە شتێکە هاوشێوەی حەشی شعبی کە لە عێراق و دەتوانین سکاڵا بکەین و گلەی ئەوە بکەن کە ئەوانە پشتیوانی لە ئێران دەکەن. لە سووریاش ئێستا شتێکی وا دەبینەوە کە ئەوەش کارەساتێکی گەورە دروست دەکەوێت لە کاتێکتا دایان گردەی ڤیددیۆیی لە ناو سوسیال میدیا داوا بڵۆ بۆتەوە کە ئەوانە هەموو هەلێک لە ناو دەبن و لەبار دەبن بۆ بەدیهێنانی ئاشتی و ئارامی لە سووریا. زۆر باشە ئەوەی کە باسەکرێت ئەو گفتوگۆیانی کە لە دیمەشق بەڕێوە چوون ئێستا تقریبان سێ خاڵی سەرەکی هەیە لە گفتوگۆکان. یەکەمیانەوەیە کە با بڵێن سوپای سووریا ناوچەکە بە شێوازێکی ڕسمیتر مامەڵ لەگەڵا بکات و هێزە کوردیەکان خۆیان بارودۆخی ناوچەکە بگرناستەوە. پێت وایە کە بینی هێزەکانی سوپای سووریاوە لەگەڵ چەکدارانی کورد کە لە ڕابردوویەکی 14 ساڵەیە 5 ساڵەیە دژمن بوون لە سنگەرێکا دژیەک وەستاون ئێستا بتوانن پێکەوە مامەڵە بکەن بۆ بەرپاکردنی ئاشتی لە ناوچەکەیە؟ چکۆکو خۆت باست کرد بەشێکیان سەر بە تورکیان بەشێکیان لە تورکیاوە با بڵێن مامەڵە وەرەگرن. هەر دەبێت لە کۆتاییدا سەقامگیری بەدەبێت لە باکووری خۆڕەڵاتی سووریەوە ئەیتر لە بەڕێوەبردننی خاڵەکانی پشکنین بێ یادانانی پارێزگار بێت بۆ شارەکانی یاخۆل لە ناوچە لە گوندە کریسیان نشینەکاندا. ئەمە دۆخێکەوا دەخوازێت کە کۆمەلگای نێودەوڵەتی و ئەمریکا فشار بکەن بۆەوەی کە حکوومەتێکی خۆجەیی هەبێت لە زۆرێک لە ناوچەکانی جانیشتا بۆ شێوە هەیە کە لە ناوچەکاندا کە کەمینێک تێدا هێزی ئاسایشی ناوخۆیی کارەکان بەڕێوە دەبن چونکە بەڵام لێسەر لە هەندێک ناوچەدا تۆ سوپای ئازادی هەیە ئازادی سووری هەیە کە گوندەکان و ناوچەکان خۆیان بڕوو دەبن گرنگیشە لەو شوێنانە هێزەکانی ئاسایشی ناوخۆ کارەکانی خۆیان بڕێوە ببن و گەرەنگە سوپای سووری نەچێتە ئەو ناوچانە. ڕەنگە ئەوە شێوازێک بێت بۆ کارکردنکەوا دەکە ئاشتی و سەقامگیری لە تەواوی ناوچەکە و باکوور ڕۆژهەڵاتی سووریا بڵاو بێتەوە چونکە ئەگەروانە بێت ئەوە تند و تیژی دەوێتە ئاراوانی و مەترسی لەسەر کەمینەکان دروست دەبێت. باش باس لەوە کرێکە بەشێک لەو هێزانە ئێستا سعودیە عەربستانی سعودیە پشتیوانیانەکات یعنی ئەم ڕۆڵگەڕانەی سعودیە لە ئێستاە جگە لەوەی کە وەکو شەڕێکی مەزهەبی بەهێزکردنی مەزهەبی لە بنتە ئاراوە چی شتێکی لێ خوێنێتەوە سەرنجی بەڕێز لەسەر بەشداری لەسەر ڕۆڵگرتنی سعودیە لە پشتیوانی بەشێک لەو هێز چەکدارانەیە چییە؟ پێم وابێت گرنگترین شتێک گرنگترین لایەنێک کە براوە بێت لە سەد ئەمریکا چونکە زۆر لایەنی تریش دەستێوەردانیان کردوونەوە سووریاوە ئەوانەی کە دێن دەستێوەردان دەکەن کێشە دروست دەکەن نێردەکانی وەک باراک ئۆباما کە دایانەوە ڕێککەوتن بکەن دەڵێن ئێمە کارەکەمان تەواو کرد و دەڕۆن بەڵام لە مەودا درێژدا پێویستە لە ئەمریکا کار بکە بۆ یەکە ئاشتی سەقامگیری لە سووریا بەدی بێت نامانەوێت توندوچی بۆ چەندین ساڵی تر لە ئارادا بێت نەک لە ناوچە کوردنشینەکانە باکوور ڕۆژهەڵاتی سووریایان دیمەشق دەمێت هەموو ئاو ناوچانە ئاشتی و ئارامیان تێدا بەرقەرار بێت
خۆ ئەگەر ئەو یاریزانانەیتر لە دەرەوە بیان و پشتیوانی لە میلیشیا و گروپە چەکدارەکان بکات و پشێویەکی زۆر دروست دەکەن و ئەوە دەکات کە نەتوان ئاشی سەخەمگیری بنیاد بنێن جگەلی سووریا شایانی باشترە ئەم ساتەختە زۆر گەرن گۆستیارە بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ بەریتانیا ئێمە بۆیە پێویستە پامێک بنێرێن کە ڕەنگە گرنگ بێت بۆ ئەوەی کە لایەنەکانی تریش پێکەوە کار بکەن بۆ ئەوەی کە جۆرێک لە ئاشی سەخەمگیریمان هەبێ بە جۆرێکە گەلی سووری شایستەیەتی. زۆر باشە بەڕێزان و ڕزا جگەل لە هاوپەیمانی دژ بە داعش جگەل لە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا ئێمە هەڵوێستی وڵاتانی ئاسیا نابینین لەم کۆمەڵکوژەیە کە بەرامبەر بە کورد دەکرێت لەم کارەسات بارەی کە ڕوبەڕووی کورد بووەتەوە لە ڕۆژاوای کوردستان ینی بۆ نمونە وڵاتی گەورەی وەکو هیندستان هیچ هەڵوێستێکی نییە لەم دۆخانەیە پێت وایە ئەمە پەیوەندی بە ڕێکەوتنیەتی لەگەڵ ئەمریکا یان هەر بەڕاستی بە کێشەی خۆی نازانێت لە کاتێکاوە بەڕاستی کێشەیەکی مرۆڤایەتیە ڕوبەڕووی ناوچەکە بووەتەوە. لە ڕاستیدا جگە لەوەی کە لە ساڵی ڕابردوو ڕوویدا جگەلەوە شتێکی ئەوتۆ لە ئارادانە بۆ ڕووی نەداوە دەتوانم بڵێم وڵاتەیە هیندستان زۆری بایەخ دەدات بە بەرژەوەندی و پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتەیە گرتوەکانی ئەمریکادا و هەندێک شوێنیشی هەل لە ناوچەی لە جیهاندا کە ڕەنگە بتوان پێکەوە کار بکەن. بەڵام بە شێوازی گشتی ئەمە بابەتێکی تەواو مرۆڤانەیە ینی ئەمە ئەگەر وای لە دەرەوەی بەرژەوەندی سیاسی و لە دەرەوەی بەرژەوەندی ئابوووریەوە سەیریکەین ینی جەناب دەزانی کە بۆ کۆمەڵگەی جیهانی ئەمە پرسیارێک گەورەیە کە ئەو ماڵانە ئاوارە کرێن ئەو منداڵانە بێنازەخرێن گەنجەکانە کوشرێن دایکەکان جەرگ سوتاوەکرێن ئەمە بابەتێکی تەواو مرۆڤانەیە پێدوانیە کە ئێوە کە دۆستی کوردن لە ناو هیندستانە پێویستان بەوە بێت کە ئەم بابەتە بەرز بکەنەوە بۆ حکوومەتەکانتان بۆەوەی کە هەڵوێستێکیان هەبێت دەربارەی ئەم دۆخە. لە ڕاستیدا لە پێشتردا حاڵەتی یاخود هەڵوێستی وە هەبوو بۆ پشتیوانیکردنە لە ئەو حاڵەتە مرۆیانەی کە دروست بوون و هەروەها ناردن و هاوکاری و یارمەتی و کۆمەکی مرۆیی بە تایبەتی بۆ نمونە لە کوردەکان یاخودە کوردستانی عێراق و هەروەها کارکردن بۆ پەرەپێدانی پەیوەندیەکان لە نێوان بۆ نمونە هەرێمی کوردستان لە عێراق و هەروەها هیندستان هەروەها زەمالاتی خوێنتر بۆ زانکۆکان بەڵام سەبارەت بە کوردانی سووریا لێرەدا کێشەیەکێت کە کوردەکانی سووریا لە باکووری خۆرهەڵاتی سووریان و لە سووریاش لە ساڵانەی لە ساڵی ڕابردوو خول لە 10 ساڵی ڕابردوودا وڵاتێکی ناسەقامگیر بوو بۆیە ئەو پەیوەندیان ئەگەر بکرێتە بێت لە نێوان هەندستان و ناوچەکەدا لەوێ پەیوەندیەک بوو لە چوارچێوەیەکی دیارکراودار نەڕێژرە بوو بەڵام بۆ ئەم حاڵەتی ئێستا کە حکوومەتێکی کاتی نوێت هەیە لە سووریا و کە دەیەوێ شتێک بکات و چەندین لایەنی جیاواز لە سووریادا هەن هیوام دارم لە کۆتاییدا هەندێک لە بەیاننامەیان لێدوانی پشتیوانیکردن لە حکوومەتی هیندستانەوە دەربچێت. زۆر باشە بەڕێز نادینا هەڵوێستی ئیسرائیل لەم دۆخەیە چۆنە بینیت ئیسرائیل بەشێکیان هەمیشە خۆیان وان نیشانداوە کە دۆستی کوردن ناتانیاهو خۆی خانەوادەکەی بەرپرسانی باڵای ئیسرائیل بەڵام هیچ هەڵوێستێکی وا نابینین لە ئێستاە کە بۆ پشتیوانی کورد دەربڕابێت لە سووریا لە کاتێکا جناب زانیەوە نزیک بە 2 هەفتەیە دۆخێکی زۆر خراپ ڕوبەڕووی کوردانی سووریا بووەتەوە ئیسرائیل هیچ هەڵوێستێکی تا ئێستا نەبووە سەرنجی بەڕێزت چۆنە لە
زۆر گرنگە لەوە تێبگەین کە حکوومەتی ئیسرائیل تێوە ناگلێ لە یارمەتیدان و پشتیوانیکردنی گەلێک کورد لە سووریا لە شێوەی پشتیوانیکردنی سەربازی و نردنی چەک و چۆڵ و هەندێک لە سەرکردەکان لە سوسیال میدیا هەڵوێستی ئەرێنیانە بۆ کە دەبێت کورد پارێزرا بێت و پشتیوانی لێ بکرێتە بەڵام لەسەر ئەرزی واقع شتێکی ئۆتۆمان نەبینیوە لە حکوومەتی ئیسرائیلیەوە بەڵام پێم وابێت هەندێک هۆکارەکان دەگەڕێتەوە بۆەوەی کە عەرەبەکان یەگردوون لە دژی عەرەب هەڵدەدەن وای هەڵدەدەن پیشان بنێک یارمەتی دەدەن بەڵام لە ڕاستی دەشتێکیان نەکردو. باش بەڵام دووبارەیە کە مۆجارێکی تر لە حاڵەتی گەڕانەوەی داعش ئەوەی کە زیانمەندی سەرەکی لەم ناوچەیە خۆتان زانن یعنی ئەو کەسان کە بەرژەوەندیان هەیە ئیسرائیل لەسەر بەدوای بەرژەوەندی گەورەوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە تەنانەت ئەمریکا لە استراتیژی ئاسایش نیشتیمانیا باس لەوە کات کە ئیسرائیل ئەبێ ئاشتێکی پارێزراو بێت دەبێت سەلامەت بێ لەم دۆخەیە لە حاڵەتی لاوازبوونی کورداوە داعش سەر هەڵداتەوە بەهێزە بێتەوە و سووریا ژێستا هاوسنوورێکی زۆر نزیکە لەگەڵ ئیسرائیلە یعنی ئەم مەترسیانە ڕوبەڕووی ناوچەکە بنەوە پێویست بۆ ناکا کە ئیسرائیل هەڵوێستێکی هەبێت. How could Israel deal ڕوون کە داعش هەڕەشەیەکە بۆ هەموو ناوچەکە نەکتەنیا ئیسرائیل بۆیە پێم وابێت ئەو حکوومەتانە لە بیریان دەچێت کاتێک کە تۆ ڕەگەزێکی وا لەناو دەبێت کار بکەیت بۆ شایەک بەجێنەیەڵی کەوان دووبارە هەڵ بدەنەوە و کارکتەرە خراپەکان جێگەیان بگرنەوە. ئەو شوای کردووە کە بەجێشتنی ئەو بۆشایەکەەوە دەکاتە هەندێک کارکتەری تێسەر هەڵ بدەنەوە دێ بۆ نمونە لە عێراق لە هەشعبی سەر هەڵیەدایەوە و لە سووریاش دوای ئەوەی کە ئایسێتە ناوبرا و حکوومەتی خۆجایی دروست بکرات و کە هەموو کەمینەکان و کەمینەتەوەینەکانیان گرت و ژنانیش بەشداریان دەکرد پێچوان ئەوەی کە داعش دای کرد و توانیان حکوومەتێک بە شێوێ دروست بکەن و پێک بهێن بەڵام کاتێکەوە دەکەیت بۆ شایەک بەجێ بهێڵیت و لەو ناوچەوە دووبارە سەر هەڵ بدەنەوانێ ئەوە خەڵکی ناوچکە دەچێتەوە پەڵ داعش ئەوە شوا دەکات بۆشایی ئەوە شوا دەکات کە و بۆشایە دۆخێکی وای لێ بکەوێتەوانەوە و دوای ئەوەی کە حکوومەت سووری هاتووە چوە ئەو ناوچانە لە ڕقە بینیمان یەکسەر زۆر بە خێرایی بەتایبەتی هێزە ئەمنیەکانیان هاوسۆزی و خۆیان پیشاندا دەربڕی لەگەڵ داعش بۆیە ئەوەی کە لە ئێستا لە ناوچەکە ئەو ناوچانەی کە لە هەسا دەسەندرانەوە دەبنە سەرچاوەی کێشەوا دەکە دووبارە کە داعش سەر بڵاتەوە لە ناوچەکەدا و بۆیە ئەوە زۆر گرنگە بۆ کۆمەلگای نەدەوڵەتی لەوە تێبگەن کە ئەوانە ئەو ناوچانە ناکرێت لەلایەن حکوومەتی سووریاوە داگیر بکرین ئەوانە بێن دووبارە هەموو شتێک هەڵبوەشێنەوەیەوە و لە جاتیەوەی کە بە کارکتەری باش بکرێتەوە دەبین بە کارکتەری خراپ پڕ دەکرێتەوە بۆ زۆر قرس دەبێت کە ئاشتی سەقامگیری بۆ سووریا پارێزراو بێت و یا بپارێزرێت و دووبارە داعش هەڵدەداتەوە. زۆر باشە بەڕێز ئان و ڕەزا جانگرا میدیای ئاسیا بە شێوازی گشتی و میدیای هندستان بە شێوازی تایبەت چۆن سەیری ئەم دۆخاکەن چۆن کەڤەری ئەو پێشلکاریانەکەن ئەو مەترسیانەکەن کە ڕوبەڕووی کورد لە ڕۆژاوای کوردستان بوونەتەوە پێت وایە لە ئاستی دۆخەکەیا بن لە ئاستی بەرپرسیارەتیا بن بەرامبەر بە دۆخەکە؟ میدیای هندیا باس لە ئەو بارودۆخ و ڕۆشە دەکا کە لە ئێستا لە سووریا لە ئەرەدا بەتوایبەتی و پەرسەندانەی کە لەم دوایانە ڕوویاندا و هەواڵانەی کە لە ناوچەکەەوە دەگەیشتن هەرچەندە لینکێکی ڕاستەوە خۆی جوگرافی لە نێوان هەندستان و ناوچانەدانیا بەڵام لە ڕۆژنامەکاندا باس لە هەواڵەکان دەکەن و هاوسۆزی خۆیان دەردەبڕی بۆ خەڵکی ئاوارەی سووریا و دەرەنجامی ئەو ڕووداوەی کە لە ناوچەکەدا هاتنە ئارەوە بە تایبەتی ژنان و کوردانی کچان و کوڕانی کورد لە سووریا کە هاوسۆز بوون لەگەڵیان و پشتیوانە دەکردن بۆ ئەوەی کە ڕوودەدات تەنیا لە سووریا پێم وابێت لە چەندین لێکۆڵینەوە توێژینەوە هەیە کە ئارادان و ئەنجام بدەن سەر بارد بەو ناوچەیە بۆیە میدیاش
بە هەمان شێوە لە هەواڵەکانیاندا باز دەکەن و تا ڕادەیە دەتوانین بڵێن پشتیوانی لە کورد دەکەن و هاوسۆزیان بۆ دەرەبڕن. زۆر باشە. ئەگەر سەرنجێکی گشتیت هەبێت لەسەر دۆخی ئێستا ڕۆژاوای کوردستان، مەبەستمە یەک پرسیار بەڕێزان و ڕزا، مەبەستمە یەک پرسیار زۆر گرنگە کە ئێستا کورد لە چاڵنجێکی گەورەیە. ئایا ئەو دەرفەتانە چین کە لە بەردەم کوردان و کورد دەتوانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سوودیان لێ وەرگرێت؟ ئەوە بەندە بە ئەو پەرەسەندانەی کە ئێستا و لە دواتر دادێنە ئارا و ڕوو دەدەن، چونکە ئەگەر هێرش و پەلاماری سەربازی هەبێت وەک ئەوەی کە ڕوویدا بە تایبەتی بۆ ناوچەکە و ئەوانەش گروپی میلیشیاین وەشتەکە بەندە بەوەی کە ئەو ئاگر بەسە تا چەندێک بەردەوام دەبێت و زۆر گرنگە ئەوەش بەردەوام بێت و خۆڕاگەر بێت و پاشان شێواز و چۆنەتی تێکەڵابوونەوەی هەسەدە لەگەڵ دەستگا ئەمنیەکانی سووریا. بۆیە من دەڵێم کێشە و پرسی کورد لە سووریا ڕەنگە هێشتا بە شێوەی یەکجارەیی و یاخود لە کۆتایەکەیدا هێشتا نەگەیشتبین ئاسەکە تاقی بکەینەوە، بەڵام گرنگە لە کۆتاییدا ئاشی سەقامگیری لە ناوچەکەدا بێتە ئاراوە. مەش پێویستی بە قۆناغێکی ترە، چونکە کوردان لە سووریا لە کۆتایی ڕۆژدا داوای جیابوونەوە ناکەن لە سووریە و ئەوان داوای ئەوە دەکەن کۆ بۆ خۆیان و حکمی خۆیان بکەن لە ناو سووریادا و هەروەکو چۆن لە 10 ساڵی ڕابردوودا کردویانە ئەوە شوای کردبوو کە ناوچەکانیان ئاسایش و ئاشتی و سەقامگیر بێت و دەتوان لە ڕووی و هنەریەوە یاخود هێزەکانیان تێکەڵ بەدەستیا و دامەزراوە ڕسمیەکانی حکوومەتدا بێتەوە. ئەوەش بۆیە هەبوونی زلهێزەکان لە ناوچەکەدا بابەتێکی گرنگە، بۆیە ڕەنگە پێویست بکات چاوەڕێ بن بووی کە بزانین دواتر چی ڕوودەدات. زۆر باشە. بەڕێز نادینە، لە چەند ساعتی ڕابردووە لە چەند کاتژمێر ڕابردووە چەند جارێک هەڵوێستی جیاوازی ئەمریکا بەرامبەر بە ئێران داهاتوتە ئاراوە. پێت وایە کە لەگەری سەرهەڵدانەوەی شەڕ و هێرشی هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دۆخی سووریا بەرەو ئاقارێک خراپترا دەڕوات؟ دروستبوونی ململانەی زیاتر لە ناوچەکەدا کارێکی وا دەکات کە بابەتی ئاشتی خەم ناوچەکەدا شتێکی ئەجگار گەن گۆستیار بێت بە دۆخەکەت لە گۆڕاندا و لەگەڵ ئێراندا هاوش چۆر وەک چۆن لە عێراق ڕێدا بە تایبەتی لە عێراق ینی لە ماوەی چەند ساڵ ڕابرد لە حکوومەتێکیان پێکێنا بوو دوای ئەو دروستکردنی هاوپەیمانی کە ئەمریکا دروستی کرد لە ناوچەکەدا بەڕبوونەوەی تیرۆر هەموو ئەو وا دەکات کە پێویست بکاتە کە باکوور ڕۆژهەڵاتی سووریا سەقامگیر بێت و بۆی کە چیتر خەم و نیگەران نەبین بە پێشێلکاریەکان و هەروەها ئەو پێشێلکاریانەی کە لەوێ ڕوودەدات و ئەو پێشێلکاری و هەڕەشانەی کە گروپ میلیشیایەکان ئەنجامی دەدەن لە ناوچەکەتا. بۆیە پێم وا بێت دەگەر بێت و تەماشای هەم ڕووداوانە دەکرد لە ناوچەکە داشتی هەرە گەرانکە ئەوەیە کە بۆچی ئێمە نەتوانین بگەینە ڕێکەوتێنێک، چونکە ئێستادا هیچ نەبێلانی کەم تۆ جۆرێک لە ئاسایش سەقامگیری هەیە. بۆیە بە شێوەی گشتی ناوچەکەدا گۆڕانکاری زۆر دێتە ئاراوە. بۆیە دەتوانە بڵێم ئەو شوێنە یاخ باکوور ڕۆژهەڵاتی سووریا وەشتا کە شوێنێکە کە دەکرێت باش سەقامگیری بێنێتەوە و حکوومەتی ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا دەمێنێتەوەی کە چۆن بتوانن فشاری زیاتر لە حکوومەتی سووریا بکەن بۆی کە دۆخە بەردەوام بێت. زۆر باشە. بەڕێز نادینە، ئەمریکا لە استراتیژی ئاسایش نیشتیمانی ئاڵێ ئێمە ئیتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەولەوێتی نییە بۆمان، پرایۆریتی نییە، بەڵام ئێستا بینین کەەوە تا تەنانەت لە سەر دانانی سەرۆکوەزیرانی عێراق دۆناڵد ترەمپ قسە ئاکات و باس لەوە کات کە ئێمە ڕازی نین بە دانانی بەڕێز نووری مالکی بۆ سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق و ئەگەر عێراقیەکان دەیانەوێت پشتیوانی ئەمریکایان هەبێت پێویستە
ڕێگە بە دووبارە بوونەوەی دەسەڵاتی بەڕێز مالکی نەبێت لە عێراق. پێت وایە ئەمە جۆر لە جۆرەکان هەڵخەڵەتاندنی دۆخەکەی یان هەر بەڕاستی ئەمریکا لە کاتێکا کاڵێ من ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو لەوێت نییە بۆم، بەڵام لەم لاوە دێت تەدەخل لە کات دەوڵەتەکانە تەنانەت بۆ دانانی سەرۆکوەزیرانێک. ئەم هەڵوێستەی ئەمریکا چۆن نەبینی لە کاتێکا لە سووریا ئێمە پێویستمان بە بەشداری و تەدەخلی ئەمریکا هەیە بۆی کە پشتیوانی لە کوردەکان بکات کەم تەرخەمە، بەڵام لە عێراقا باز لە تەدەخل لە کات لە دانانی سەرۆکوەزیرانە. حکوومەتی ئەمریکا مافی خۆیانتە کە مەرجان هەیە بۆ پێشکەشکردنی پشتیوانی بۆ هەندێک لە حکوومەتانی کە کاریان لەگەڵدا دەکەن و ئەگەر و مافی خۆشیانە پشتیانە ببڕن ئەگەر بێت و بە گوێرەی بەهاکەم وڵاتێکیتوەکانی ئەمریکا کار نەکەنە دەڵێن ئێمە هاوکاری دەکەین بەڵام بەمەرجێکۆ بکەیت و ئەوەکەیت وە پێشم وایە بایەخدان بە ڕۆژ ئاوای گۆی زەوی شتێکی گرنگە، بەڵام ئەوشی کە لە ڕۆژهڵاتی ناوەڕدا بە بامان شتێکی گرنگە بەتایبەتەوەی لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە لە ئارادا هەروکو خۆتان وێتەوە ئاستەنگێکی زۆر هەیە سەقامگیری زۆر گرنگە، بەڵام پێ ناچێت ئەوە بەدی بێتم. ئیدارەی ئەمریکا لەلایەکەوە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو لە پەیوەندی دەرەکیەکاندا کار دەکات و لە پڕ بازەداتە ناوەڕە و ناو جەرگەی وتوێژەکاندا و لە هەندێکیاندا ڕەنگە لە پێناوی بەرچەوەندی سوود و بەرچەوەندەکانی ئەمریکادا بێ و لە هەندی حاڵەتی دیشا بە شێوەیەکی جیاواز مامەڵە دەکات بۆکەوەی کە لە سووریا ڕوویدا و خاڵی گرنگ لێرەدا ئەوەیە کە حکوومەتێکت هەبێت کە میلیشیاکان لە حکوومەتدانەوە بنە گرنگ نییە کەسێک سەرۆکوەزیرانە، بەڵام ئەگەر وا نەکبێت ئەوە حکوومەتی ئەمریکا ئەو کارە دەکات بۆیە لە ئێستادا ئەوان کار دەکەن بۆیە کە عێراق کار بکات کە ئەم میلیشیاکانی سەر بێران بکەنە دەرەوەی حکوومەت و لێگە ڕێنگە لە عێراق خۆی حکومی عێراق بکات و عێراق بۆ عێراقیەکان بێن نەک بۆ ئەو گروپە بەکرێگیراونە. زۆر باشە. پێت وایە هیچ مەترسیەک لەسەر باشووری کوردستان هەبێت لە حاڵەتی کۆتایی با بڵین تاوابوونی دۆخی ڕۆژاوای کوردستان بۆ کوردەکان لە عێراق هیچ جۆرێک هەڕەشەیەک مەترسیەک ئاڵنگاریەک ڕوبەڕووی کوورد دەبێتەوە لە عێراق هیچ سەرنجێک هەیە لەو بارەیە؟ بۆ ئەمریکا ئەو لەوێتە کە بەرگەری بکات لە ئاسایش سەخامگیری هەرێمی کوچکە هەرێمی کوردستانچەکان هاوپەیمانی ئەمریکا بوون ڕاوێژکارمەکانمان لەوێ بن و مەرج و بارودۆخیان دروست کردووە کە کوردەکان بتوان بەشێک سەرکەوتوانە کاروبارەکانی خۆیان بەڕێوە برن بۆیە وڵاتێکی توکانی ئەمریکا بەردەوام بێ لە پشتیوانیکردن لە هەرێمی کوردستان و بەڕوونی ئەو قسەی کردووە و کار ڕێگە بگرێت لەر زیانەکە بە هەرێم بکەوێت بەتایبەتی لە بابەتی داهاتی نەوتی و نانەوتی ئەو کێشەی کەنوان هەرێم و بەغدادا بەتوو و بەغداد بەردەوام بوو لە ئەوەی کە کار بکەن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە بگەنە ڕێکەوتن و بۆ ئەوەی کە لە کۆتاییدا ئاسایی سەخامگیری بەدی بێت بۆیە ئەوە شتێکە شتێکی گرنگە کە حکوومەتی ئەمریکا و ئیداری ئەمریکا بە شێوە کار بدەکاتە بۆیە پێم وابێت حکوومەتی ئەمریکا پێویستە بەشێک مامەڵە لەگەڵ باکوور ڕۆژهەڵاتی سووریا باکووری خۆرەڵاتی عێراقدا بکاتە کە سەقامگیر بن و باەخدار بن و بۆیە کە بتوانێت ئاشی سەقامگیری بە تەواوەتی بۆ دوو ناوچەی پارێزراوە. زۆر باشە. بەڕێز ئەنوڕەزا ئەگەر پرسیارێک لە بەڕێزت لەو ڕۆ پرسیارێکی تایبەتیت لێ بکەم کاتێککە ئەو دۆخنا لەبارەت بینی کە ڕوبەڕووی کورد لە ڕۆژاوای کوردستان بوویەوە لە سووریا بوویەوە ئەو هەموو ئاوارەیە ئەو منداڵە بێ نازانە وەکو ڕای شخصی خۆت سەرنجە چۆن بوو هەڵوێستی خۆت لەو ڕۆ چییە ڕۆچی تایبەتی خۆت وەکو دۆستێکی کورد لە نیودلهی؟ شتێکی خەمبار بوو یعنی هەستم بە دڵتەنگیەکی زۆر کرد کە ئەو کەسانە ئابە شێوەیە ئازار دەچێشن دوای ئەوەی کە خەباتیان کرد لە دژی داعش و پێویستە جارێکی تر خەبات بکەنەوە بۆ ئەوەی کە ڕزگاریان بێت بۆیە ئەوە زۆر ئازاری دام کە دیمەنێکی ئاوا ببینم گەلی کورد ئابۆ شێوەیە ڕوبەڕووی ئەو چارە نووسە دەبنەوە دوای ئەو هەموو کاری کە کردیان. خۆت بینەر بووی کە چەکدارێکی سوپای سووریا
دوایەوەی کە شەڕوانێکی گرتبوو شەڕوانەکە گیانی لەدەستدا بوو بەڵام ئەم چوو کە کەزیەکەی بڕی و ئەمە تا ڕادێکی زۆر کاردانەوەی نێودەوڵەتی لێکەوتەوە و ئێستا کچانی کورد ئافرەتانی کورد کەزی وەکو سمبڵێک بۆ بەرخودان وەکو سمبڵێک بۆ شکۆمەندی بەکارێنن ئەمە بە دڵنیاییەوە وەکو ئافرەتێک حتمما سەرنجی تایبەتی خۆت هەیە سەرنجت چییە لەسەر ئەو کارەساتە گەورەی کە ڕوبەڕووی ئافرەتانی کورد لە سووریا بوویەوە کارێکی زۆر ناشرین و قێزەوەنە کە بکرێت دوایەوەی کە کەسێک دەکژێت و دواتر بچی بەو شێوەیە قژی ببڕیت و شانازی بکەیت و بەو شێوەیە پشتیوانی لە کەسێکی و ئاوا بکرێت بۆیە گرنگە بۆ یاخود ئەوە دەری دەخات کە ژنانی کورد ڕۆڵێکی گرنگ دەگێڕن لە کولتوری کوردەواری خۆیاندا بۆیە ئەوە شتێکی زۆر گرنگ بوو کە کارێکی وا بکەن و گزارش بکەن لە هەڵوەستی و خۆیان بۆ پشتیوانیکردن لە ژنانی کورد ڕەنگە کاری وا لە هەنە شوێنی تریش ڕوویدا بێت لە هەندستان ئاکە بۆ شێوە پشتیوانی بکەن لە ژنانی کورد بەڵام ڕاستیدا من ئاگام لێ نییە و زانیاریم لە نیە بەڵێ بەڕێز نادینە سەرنجی تۆ وەکو ئافرەتێک بەرامبەر بەو ڕووداوی کە ڕوویدا چەکدارێکی سوپای سووریا کە زیافرەتێکی شەڕوانێکی کوردی بڕی و دواتر بینیمان کە کاردانەوەی دەوڵەتی لێکەوتەوە سەرنجی بەڕێز وەکو ڕۆژنامەنووسێک وەکو شرۆڤەکانی دەوڵەتی و بەتەنیشتەوە وەکو ئافرەتێک لەسەر ئەو تاوانە گەورەیە چی بوو شتێکی ئازاربەخشە ببینی کە چۆن و هێزە ئەمنیانی سووریا ئابە و شێوەیە مامەڵە دەکەن لەگەڵ کچانی کورد لەگە ژنانی کورد کە شەڕوانێکی کچی کورد دەکوژن و بەو شێوەیە گاڵتەی پێدەکەن و سوکایەتی پێدەکەن ئەوە تاوانی جەنگە بەرامبەر بە هەر کەسێک بکرێت لە شەڕدا ئەوەش ئەو هەیە وا دەکات کە خەڵکی بترسن و بتۆقن لەوەی کە دووبارە داعشێ بگەڕێتەوە ئازار بەخشە کە ئابە و شێوەیە ژنانی شەڕوان لە نەتەوەی کورد بەو شێوەیە کاریان لەگەڵدا بکە دوای ئەو هەموو کاری کە کردیان ئەو خەباتی کە دەشی تیرۆریستان و تونڕەوان شتێکی ناخۆشە کە ئەوە دروست بێتە خۆ بەڵام خۆ ئەگەر شتێکی واش ڕوو نەدا لەلایەکێترەوە ئەوە ڕەنگە یارمەت ئەوە ڕوودا بۆیە کە ئاسۆی سەقامیری کەوتە مەتەسێ بۆیە پێویستە بەردەوام بن لە کارەکانیانم سێنت کۆم لەلایەن خۆیەوە بەرامبەر بە ئەو ڕووداوە هەڵوتی خۆیان ڕاگەوتیان دەبێت بوەستێت بەڵام بەدا خۆ نەوەستا ئەو تاوانانە بەردەوام بن و لە تێکتوەکانیش یا لە تێکتوەکانی ئەمریکاش تا ڕادێک بێت دەنگ چەنە دیبیت و ئەوانە تاوانی جەنگ و بەتایبەتی کوشتنی ژنان و چەندی تاوانی جەنگ پێشریش ڕاندەوە با ئەمریکا بیاخود بە هەموو گیان تێ بگەن کە چی کارە ساتێک لە ئارادە لە سووریا یاخۆ لە باکوور ڕۆژهەڵاتی سوێریە ئێمە دەزانین کە هێزە ئەمنیەکانی سووریا هەندێک لە هێزەکان لە پێگەی بەرپرسیارەتیان لە هەمان کات دەژمارەیەکی زۆر لە تونڕە و لە ڕیزەکانیان کە مەترسی دروست دەکەن لەسەر کەمینەتەوەی ئاینەکان بەتایبەتی ژنان و ناتوانین نکۆڵی لەو حقیقەتە بکەین کە ئەوە ڕاستی واقعەکەی و کوشتێنی شەڕوانانی یەپەگە ئابە و شێوەیە و وا دەکات کە زۆر ڕوون بێت بۆیە زۆر گرنگە کە پێویستە کە پشتیوانی پێشکەشی ئەو خەڵکە بکرێت زۆر سپاس بەڕێز نادینە ماینزا شرۆڤەکانی دەوڵەتی لە ئەمریکا لەگەڵمان بووی و بەڕێز ئانوڕەزا جانگرا بینرانی بەڕێز سپاس بۆ بەڕێزیشتان کە تا ئێستا لەگەڵمان بوون خواتان لەگەڵ سەرکەوتوو